سپاس بۆخوا ئەم جارێژ وەکو یاریەکانی تر توانیمان بچینە یاری کۆتایی و تیایدا پلەی یەکەم بەدەستبین لە یاری تۆپی بالەدا کە ئەمە هەموو خولەکان تا ئێستا لە نیایین و بە هاوکاری مامۆسا بەمەن و بە هاوکاری ئیدارەی خۆشەویست و ئەو یاری زانانەی کە بەلێبڕاوە نەتوانیان نەتیجەیەکی باش بۆ مەکتەبەکان بەدەستبێنین.